گەنجێک کە تاقانەی دایک و باوکی بوو خەونی ئەوە بوو بچێتە کۆلێژی پزیشکیەوە، بەڵام لە 2 ساڵی قۆناغی ئامادەیدا تێکڕای نمرەکانی هێندە نەبوون تا ئەو خەونەی بەدی بهێنێت. گەنجەکە پێشنیازی ئەوەی بۆ دایک و باوکی کرد ڕەوانەی ئەوروپای بکەن تا لە یەکێک لە زانکۆکانی بواری پزیشکی بخوێنێت. وێڕای دڵتەنگیان بە دوورکەوتنەوەی کوڕە تاقانەکەیان بۆ دوجار لەسەر پێشنیازەکەی قایل بوون. لە دوای گەشتەکەی بۆ ئەوروپا باوکەکە بەردەوام خەرجی خوێندن و پێداویستی ڕۆژانەی بۆ کوڕەکەی دەنارد. دوای چەند ساڵە کوڕەکە عاشقی کچێکی بیانی بوو. لەو شارەی تیایدا دەیخوێند و هاوسەرگیری لەگەڵدا کرد. گەنجەکە داوای لە باوکی کرد ئەو بڕەپارەی کە مانگانە بۆی دەنێرێت بیکاتە دوویێندە. بۆ پێی خەرجەکانی زۆر زیادیان کردووە. دایکەکەی تکای لە مێردەکەی کرد دڵی کوڕەکەی نەشکێنێت و ئەو بڕەپارەی کە دەیەوێت بۆ ڕەوانە بکات. باوکەکە بەردەوام بوو لە دابینکردنی ئەو خەرجیە زۆرە بۆ کوڕەکەی تا گەشتە ئەو ڕادەی هیچ پارەیەکی پێنەما. هەر بۆیە بە ناچاری دایکەکە سەرجەم زێڕەکانی بۆ فرۆشت. دواتریش باوکەکە خانووەکەی فرۆشت و لە خانوویەکی بچووکدا بوو نەکرێکی تاکە خەونیشیان ئەوە بوو کوڕەکەیان بگەڕێتەوە و بچنە خانوویەکی شایستەترەوە. بەڵام کوڕەکەیان بیری لە دایک و باوکی و قوربانیدانیانی نەدەکردەوە و لە داواکردنی پارە بەردەوام بوو. لەو نێوەندەدا باوکی پەیامێکی بۆ نارد و دۆخی دارایی بۆ خستەوە. باسی ئەوەشی بۆ کرد کە چۆن دایکی زەڕەکانی بۆ فرۆشتووە و خانووەکەشیان فرۆشتووە، هەر بۆیە دەبێت پشت بە خۆی ببەستێت. گەنجەکە بەو پەیامە تووڕە و نیگەران بوو. لە بەرامبەر دایک و باوکی دڕق بوو پەیوەندیشی لەگەڵیاندا پچڕان. کاتێکیش خوێندنەکەی تەواو کرد بڕێک پارەی بەهۆی کارکردنەوە پەیدا کرد. دواتریش لەگەڵ هاوسەرەکەی گەڕایەوە وڵاتەکەی خۆی و نۆرینگەیەکی کردەوە بەبێ ئەوەی دایک و باوکی و کەسوکاری ئاگادار بن. ڕۆژگار تێپەڕ بوو. گەنجەکە دۆخی دارایی تا داهات باشتر دەبوو بەبێ ئەوەی هەوڵ بدات پەیوەندی بە دایک و باوکیەوە بکات. تا ڕۆژێک هات و نەخۆشێک کە هاوڕێی باوکی بوو چووە نۆرینگەکەی. نەخۆشەکە پزیشکەکەی ناسیەوە، بەڵام پزیشکەکە هاوڕێی باوکی نەناسیەوە. دواتر پیاوەکە باوکی گەنجەکەی لە هاتنەوەی کوڕەکەی ئاگادار کردەوە. بۆ ڕۆژی دواتر باوکەکە لەگەڵ هاوڕێکەی بە پەرۆشێکی زۆرەوە چووە لای کوڕەکەی. کاتێکیش بینی باوەشی بۆ کردەوە، بەڵام کوڕەکەی پێیوت لێ نزیک نەبێتەوە تا هاوسەرەکەی نەبینێت و بەهۆیەوە پەیوەندی لەگەڵیدا تێک نەچێت و لە بەرچاوی سوگ نەبێت. هەروەها پێیوت بڕێک پاری دەداتێ بە مەرجێک دوورکەوێتەوە. باوکی بەو قسانە تاڵی چووە ناخیەوە و برینداری کرد و وەڵامی دایەوە کە خوا پشت و پەنایەتی. دوای ماوەیە گەنجەکە تووشی ژانەسەرێکی تون بوو، دەستەوەستان بوو لەوەی خۆی چارەسەر بکات. لەو کاتەدا دایک و باوکی بیرکەوتەوە و هەستی کرد ئەو ژانەسەر و ناڕەحەتیەی تیایدایە تووڕەبوونی خودایە لێ. گەنجەکە بەهۆش خۆی هاتەوە و قوربانیەکانی دایک و باوکی هاتەوە بەرچاو. هەروەها وتێکی پێغەمبەری ئیسلامیشی بیرکەوتەوە کە فەرموویەتی خوددا نەفرەت لەو کەسانە دەکات کە نەفرەت لە دایک و باوکیان دەکەن. دەرەنجام بەسەر شۆڕی چووە لە دایک و باوکی و داوای لێبوردنی لێکردن. ئەوانش بە دڵفراوانیەوە لێی خۆش بوون و باوەشیان بۆ کردەوە. کوڕەکەشیان لەگەڵ خۆی ئەوانی برد بۆ خانوە گەورەکەی تا لەگەڵی دابژین.